ڕێزگرتن لە شکومەتی مرۆڤ ئەرکی سەرشانی هەمومانە با پێکەوە بیپارێزین. بە بۆنەی هەفتای یەکەمین ساڵاتی ڕاگەاندنی جەرنامەی جیهانی مافەکانی مرۆڤ بە ناوی نووسینگەی مافی مرۆڤی سلێمانی جواترین پیرۆزبایی لە هاوڵاتیانی خۆشەویستی هەرمی کوردستان و عێراق و تەواوی مرۆڤایەتی دەکەین و ئومێدەوارین کۆتایی بە نایەکسانی و نەعەدالەتی و هەموو پێشێلکاری و نامەتەکانی مرۆڤ بهێنرێت لە هەر کوێیەکی جیهاندا بژین. هێنانەدی مافە بنەڕەتیەکانی مرۆڤ و پارێزگاریکردن لە بنەما و پرەنسیپەکانی مافەکانی مرۆڤ پرۆسەیەکی بەردەوامە و پێویستە بە هەماهەنگی و زەمینەسازی و هۆشیاری بە تاکی کۆمەلگا و ئاشنابوون بە کولتوری پێکەوەژیان و لەبوردەیی هەیە و پێویستە لە سەرجەم کایە سیاسی و یاسایی و ئابووری کۆمەڵاتیەکاندا ڕەنگ بداتەوە و بە شێوەیەکی جدی و پشودرێژانە کار بۆ سەرخستن و جێبەجێکردنیان بکرێت. بەشی هەر زۆری ئەم بەرپرسیارەتیە دەکرێتە سەرشانی حکوومەت و وەزارەت و دام و دەستگا ئەمنی و یاسایی و ئیدارەکانی کە پێویستە هەمویان لە پێناوی پاراستنی شکۆمەندی و دابینکردنی ئاسوودەوی و بەختەوەری تاک و کۆمەلگەدا کار بکەن دوور و دەبێت هاوکار بن لە نەیەشتنی پێشەکاری توندوتیژی و نایەکسانیدا. خەمی ئێمە وەک کارمەندان و چالاکوانانی باری داگۆیکردن لە مافەکانی مرۆڤ لە هەرێمی کوردستان هەستکردنە بەو ڕاستیە کە ڕەوشی مافەکانی مرۆڤ لەم خۆلاغەدا بە بەراورد لەگەڵ ساڵانی ڕابردوو و پێشکەوتنی بەخۆیەوە بینیوە و بە هیواین هەنگاو بە هەنگاو بگەینە ئاستی ئەو وڵاتانەی جیهان کە هەموو مافەکانی مرۆڤ تایاندا بە یاسا پارێزراوە و لە سایەی سیستەمی دیموکراسی و دادپەروەریدا گەیشتونەتە لووتکەی پێشکەوتن و سەقامژێری سیاسی و کۆمەڵایەتی و ئابووری. ئێمە لەم یادەشکۆدارەدا پێداگیری دەکەین و داواکارین یەک یاسا سەرۆر بێت و دەسەڵاتی دادوەری سەربەخۆ بێت هەمومان لەبەردەم یاسادا یەکسان بین. دوو پێویستە بە هەوڵی هەموو لایەک دیاردەی هەڵگرتنی چەکی بێمۆڵەت چارەسەر بکرێت بەڵکو دەبێت شەک بە تەنها لە دەستی جێبەجەکارانی یاسا و ئەو هێزانەدا بێت کە ئەرشیان پاراستنی ئارامی و ئاسایشی هاوڵاتیانە. ئەمە لە کاتێکدایە کە ئامارەکانی تاوانکاری و کوشتن و خۆکوشتن بە چەکی بێمۆڵەت ڕوو لە هەڵکشانە. سێ کارکردن بە پێی بنەما و پرەنسیپەکانی پرەنسیپە جیهانیەکان و ڕێکەوتنامە نێودەوڵەتەکان کە عێراق واژووی لەسێرا کردووە بە تایبەتی ڕێکەوتنامەکانی تایبەت لە پارێزگاریکردن لە مافەکانی ژیران و منداڵان کەوە کەسانی خاوەن پێداویستی تایبەت و بێسەرپەرشتان و ڕۆژنامەنووسان و خوێندکاران و فەرمانبەرانی کەرتی گشتی و ئاوارە و پەنابەران و کرێکارانی ناوخۆیی و بیانی و سەرجەم چین و توێژەکانی تری کۆمەلگا. چوار جێبەجێکردنی یاسای مافی بەدەستهێنانی زانیاری ژمارە 11 ساڵی 2013 لەلایەن وەزارەت و دام و دەستگا فەرمیەکانی حکوومەتەوە چونکە ئەمە هەنگاوێکە بۆ بەدیهێنانی شەفافیەت و هاوکاریکردنی میدیاکاران و ڕاگەیاندەکان تاک و زانیاری ڕاست و دروست بکەنە هاوڵاتیان. ئێمە ئومێدەوارین ئەم یادەشکۆدارە ببێتە هەوێنی فەراهەمبوونی گیانی لەبوردەیی و پێکەوەژیان و سەقامژێری و ئارامی بۆ هەموو هاوڵاتیانی هەرێمەکەمان بە تایبەتی و جیهانیش بەگشتی. هەر شاد و ئاسوودە من نووسینگەی مافی مرۆڤی سلێمانی دەی 12 2019.